دڵخۆش بووین بەو مژدەیەی کە لە ماڵە گەورەکەی مام بە هیممەت بە جوهدی بەڕێز سەرۆک باڤڵ تاڵەبانی دڵخۆشی کردین بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گرینگە یعنی ڕای چاڵەکانین ینی ئەوا کاک بافل کردی ڕاستیژی ئەو تەکمیلەکەش ڕێبازە ڕەحمەتی مام جەلالت کرد و ناوی و هاتبوو سەمام ئەمان ئێمە وەکو ناوچە دابڕاوەکان هەر پشتمان بە یەکێتی بەستا بوو بەساینە و لەگەڵ یان ئینشاءڵڵا بۆ یعنی تحقیقکردنی ئەم مادەیە کە لە زووە چاوەڕوانی مادە سەدوچێل گەلەکە مهم بوو ئش خەڵکێ شنگالڕە هەگە جیبەجی ببێ و ئەم هێویدارن مەکتەبەیەکە مادە سەدوچێل زووترین وەقت لە شنگالی جیڤەکن هەڵە بەردەوامەکانی سەرۆک فاڤڵ بۆ بەغا بۆ هۆی ئەوەی کە مادەی 140 دووبارە ئەکتیڤ بکرێتەوە کە ئەمەش جێ دەستخۆشیە ئاماژەی پێکردنە کە لەمە بەدووە خەڵکی ناوچە دابڕاوەکان بە ئومێدەوە دەڕوانن بە گەڕانەوە بۆ سەر هەرێمی کوردستان مادە 140 یەکش وانە وان کێشە چارەسەرتکان نێڤە محافظات و أغذية ونواحي وان مناطق إيش جوانا كتفعيل مادة 140 كردية للشاركة براسي الشاركة زوج والبيسي بيا يواداري سرق بافر بردوان بيد بهولكاني بوجه بجا كرديني أم خور خوشانو إيش باشا بو شاري خانقين